ئیماندارانی خۆشەویست، ئێمە ئێستا لە ناو مانگی محەڕەمین، وابزانم ئەمڕۆ سێم ڕۆژی محەڕەمە. طبعا حديثمان هي پیغمبري خوا افرمي صلى الله عليه وسلم افضل الصيام بعد رمضان شهر الله المحرم. امام مسلم اجرت له حديثي 1982 افرمي باشترين روجو او روجويه كجقل رمضان او لمانجي محرمه بيجيري مانجي محرم مانجي روجو خوش يسكان فرصه انسان تيا زياتر وزياتر خوي لخوا ونزيك كاتوا بوي هيچ نبي دوش مكان بين شمكان دوانزە و سیانزە و چواردە و پانزەی ئەم مانگە ئینسان ڕۆژوو بگرێ زۆر زۆر باشە و زۆر زۆر چاکە. هەروەها خۆشەویستەکانم ئیبن عەباس خوای لێ ڕازی بێت لە خۆی و لە باوکیشی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ نەمبینیوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدوای هیچ ڕۆژانێکە ئەوەندە جەخت بکا و بگەڕێ بزانم کاتەکەی کێیە و وەختەکەی کێیە وەکو ڕۆژی عاشورا والروجي رمضان، يعني سرتاي رمضان وهروها عاشوراش. پیغمبر خدا صلى الله عليه وسلم زور جختي كردو للروج وقرتني روج عاشورا. قريش كان حل سردمي ابراهيم عليه السلام عاشوران بقورا قرتو روجيان تيا قرت. كاتي پیغمبر خدا صلى الله عليه وسلم كوتشي كردو هاتا مدينة سيري كرد جولك كانش يعني وكو بالله او روجي عاشورا بقورا ازانن يوم تعظمه اليهود. جا پیغمبر صلی الله علیه و سلم فرمووی ئێوە بۆچی بە گەورەی ئەزانن؟ وتیان لەبەر ئەوەی خوای تعالی لەو ڕۆژەیە موسای لە دەستی فرعون ڕزگار کرد. جا پیغمبری خوا صلی الله علیه و سلم ئەمری بە مسلمانان کرد فەرمووی ئێوە ئەحەقترن بە موسا. موسا هی ئێمەیە زیاتر تا هی جوولەکە، ئێوە ئەحەقترن شایستەترن بۆیە بە ڕۆژوو بن. مسلمانان لەو ڕۆژەوە ڕۆژوو عاشورایان کرد. یەکەم جا فەرز بوو، دوای ئەوە ڕەمەزان فەرز کرا لە فەرزیەت لاچوو بوو بە سنەت. او سنة ماوى رسول الله افرمي صلى الله عليه وسلم رجوع عاشوراء بقرن من اميدكم كواب بيت كفارتي صالح جناح كانتان بويا قرنق خوش يسكان لدسي خوتاني مدن. ولحديث هاتوا صحابة كان لكوتا صالة ببيغمري يعني صلى الله عليه وسلم اي بيغمري اخوا اما عاشوراء اقرين اي خو عاشوراء جنابة زور جار تأكيد كي توكا اما مخالفي جولك وقاور بكين اوان روجي عاشورا زور بقورا ازانن ئێمەش بیگرین ئایا هیچ ئینیکی تایە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ان شاء الله گەر بمێنم ساڵی داهاتوو ئێمە نۆیش ئەگرین، یعنی وەکو مخالفەیەک بۆ جوولەکە واز نایەنین لە گردنی ئەو ڕۆژە، یعنی لە ڕۆژ و گرتنی ئەو ڕۆژە، بەڵام ئێمە ڕۆژێکی تری بۆ زیادەکەین کە ڕۆژی نۆیەمیشە. جار ڕۆژی دەیەمی ئەم مانگە و ڕۆژی نۆیەمی ئەم مانگە سنەتە مسلمانان بە ڕۆژوو بنتیایە، سنەتێکی گەورەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی نەمایەوە وفاتی کرد تا بگاتە ئەم ڕۆژێکی یعنی ساڵێکی داهاتوو بێتە سەراو نۆیەم و دەیەمیش بگرێ. بەڵام عولەمایان ئەفەرمن بۆ ئێمە بۆتە سنەت، وەک ئەو وایە پێغەمبەری گردی پێێتی. لەبەرەوە خۆشەویستەکانم هەوڵ بدەن ان شاء الله تعالى ئەلەم مانگی محەڕەمە چەندێک خوا یارمەتیتانیدا ڕۆژووی تیا بگرن، بە تایبەتی ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کە ڕۆژی نۆی محەڕەمەکە لەگەڵ ڕۆژی جمعەیە کە ئەکاتە دەی محەڕەم، ئەو دوو ڕۆژە ان شاء الله تعالى لە دەستی خۆتانی دەرمەکەن. يعني فرصته ام دنيايا فرصته برزانم هلا او هلا هات ما يلا دس درجه